جهل أسر أم هرشاني كدكرين أسر هريمي كردستان لم دو هفته دا إن شاء الله هیچ درون و مشکل نبینی لأن أم جروب لا يعصدر شوانا بوسر هريمي كردستان گفتگو زیاتر لەگەڵ بەڕێز ئاری هەرسین دەکەم کە بەرپرسی لەقی چواری پارتیە لە سلێمانی و لە سلێمانی و لەگەڵم دەبێت کاگاریم کاتتان باش بە پێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە زیاتر لە 500 هێرشی درۆنی ئەنجام درراوە باشە بۆ سەر هەرێمی کوردستان لەلایەن ئەو گروپ و ملیشە لە یاسا دەرچوانە ئایا ئەمە جەنگ وەستا ئەمانە لێ پرسیینەوەیان لەگەڵ دەکرێت پێشبینی دەکەن لێ پرسیینەوەیان لەگەڵ بکرێت پێشبینی یەکەین چیان لەگەڵ بکرێ لێ پرسیینەوەیان لەگەڵ بکرێت بڵێن بێ زەحمەت ئەمەتان بۆ کرد سزا بدرێن ئەزانی بەڵێ ئەزانی کا کۆڤان جارێ من پێش هەموو شتێ هەندێشت هەیە بڵێم هەل لە سەرەتای ئەم شەڕەوە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لەسەر و هەمووشمانەوە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی زۆر بەڕوونی وتیان ئێمە بەشێک نین لەم شەڕە باش یعنی تەرەفگیر نین و بەشێکیش نابین یعنی لە داهاتووشان نابین یعنی کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان کە بڵێن ئیدارەی ئەم کۆمەڵگەی ئێماکە بەڕوونی مووقفی هەرێمی کوردستانی ڕاگەیاند باش ئیتر ئەم هێرشانی کە ئەکرێ ئەم هێرشە تێرۆریستانی کە ئەکرێت لە پایچیە یعنی ئینسان زۆر جار لە خۆی پرسێ ئەوەی کە جەناب دەڵێ ئایا ئەمە دانوستان وشتی وایە یعنی لەگەڵ گروپی وایە بە کوردەکەی جێسی قەنیە ئەمانە ئەزانی مشکلەکە چییە مشکلەکە وەیە ئەگەر نەڵێم هەمووی بەشێکی زۆری ئەم گروپانە دەوڵەتی عێراق ئەڵێ بە قانون ڕێکخراون بە قانون بەشێکن لە منزومەی دیفاعی هی دەوڵەتی عێراق یعنی بە کوردیەکەی ئەمانە کۆمەڵێت تێرۆریستی قانونین حەقی خۆیانە هەرچی ئەەکەن بیکەن و کەسی ناتوانێت دەستکاریان بکە هیچ کەس نابێت ڕەخنیان لێ بگرێ بڵێ ناویانەی تیرۆریست یان لە یاسا دەرچوو کامیانە لای تۆ لای من وەکو ئاری هەر کەسێک هێرش بکاتە سەر خەڵکی سیڤیل بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی بۆ دانوسان نابێت یا هیچ مشکلەیەکی ئانی یعنی حزوری هەبێ بە کوشتنی ژن و مناڵ و خەڵکی سیڤیل و بێتاوان ئەمە ئەی تێرۆریست یعنی تعریفی تێرۆریست چییە؟ طبعا تێرۆریستە باش بە زەمانە تێرۆریستی قانونین کاکۆڤان تیرۆریستی قانونی باش جامانە ئەگەر قانونی بن ئایا لێ پرسیینەوەیان لەگەڵ دەکرێت ئایا هەرێمی کوردستان بەشێک نیە لە عێراق ئەی خۆیان ناڵێن ئاخر بۆیە نا هەرێمی کوردستان جارێ لای عەربی شۆڤێنیست هەرێمی کوردستان هەر وجودی نییە شیمالی عێراق وجودی هەیە یعنی کوردستان نییە بەشێکە لە عێراق و عێراقی یەک بەشە لە وەتەنی عەربی لەبەرەوە ئەوە یعنی بەڕاستی خۆشخەیاڵیە ئەگەر منێکی کورد هەستم دڵم بۆ خۆش بێ بڵم منیش عێراقیم ئەگەر من عێراقی بم هەر یعنی لە زۆر شتەوە دەرەکەوێت کە ئەمانە دان بە عێراقی بوونی ئێمە نانن کەم پێشم خۆشە ئێمە بە عێراقی نازانن لەبەر ئێمە خەڵکی وڵاتی خۆمانین کە کوردستانە ئەمانە هەر لە مەسەلەی موچەوە هەر لە مەسەلەی بیانەکردن بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە بەڵێ زانم بەڵام من ئەڵێم ئەمەی کە هەیە ئەمە درێژکراوەی یعنی شتی تریشە بەڕاستی تۆ سەیری مەسەلەی موچەکە باش موقفیان بەرامبەر بەهێزی پێشمەرگە مەسەلە محاولەکردنی چەککردنی حکوومەتی هەرێمی کوردستان محاولەکردن بۆ زەعیفکردن و وردە نەهێشتنی ئەم قوارەی هەرێمی کوردستان ئەمانە هەمویان هەنگاوی دوژمنکارانن بۆیە بە قانون بە قەناعەتی من لەوانەیە یشتر ڕێیشی جیاوازی هەبێ بەس بە قەناعەتی من بە قانون هیچ شتێک لەگەڵ ئەمانەیان ناکرێ دەوڵەتی عێراق ئەگەر مەبەستێتی ئەبێت یعنی بە کردار بەڕوویان بۆستێتەوە بە کرداریش وەکو چۆن قسە بە قساییتەوە ئەبێت جوابی چەکیش بە چەک بیتەوە باشە لیانە پرسێتەوە نەوەڵە ئێمە تا ئێستا هیچمان نەبینیوە اینجا دوو لایەنەیە نەمان بینەوە ناشی بینن یعنی ئەمە لە نوکتە ئاچێت
بەعرزکەم ئەمە لە نوکتاچێک کا کۆڤان لە بروی لە سەرێکەوە دەوڵەتی عێراق محکومی هێرشەکانەکە بۆ سەر بۆ نمونە بڵێن هەرێمی کوردستان یا قۆنسڵخانەی ئەمریکا یا چۆ شوێنی هاوپەیمانان یا بارخانەیەکی نەوت یاهی غاز لە سەرێکی ترەوە ئەچێتە خانەی داکۆچیکردن لەو گروپانە و خۆیەکە بە محامیان کەس نازانێت ئەم دوو قسەیە کامیان ڕاستە و کامیان قسەی دڵە باش ئەمە دوشتم بۆ یەکلا بکەیتەوە ئایا حکوومەتی عراقی بەڕاستی لەگەڵ یانە کاو هێرشانە ئەکەن یان دەسەڵاتی بەسەر ئەواندا ناشێ لێ پرسیینەوەیان لەگەڵ بکات کامیانە ئەوەی دوو هەمیانە کاک کۆمان ئەوەی دوو هەمیانە چونکە ئەگەر حکوومەتی عێراق لەگەڵیان بێ ئەو مسیبەتە کارەساتە حکوومەتی عێراق یا بڵێم دەوڵەتی عێراق بەمانە ناوێرێ و لیانە ترسێ ئەمەش یەک معناگەێنێ کە دەوڵەتی عێراق دەوڵەتێک نییە ساحەبی سەروەری خۆی بێت دەوڵەتێکی لەرزۆکە بە هیچ جۆرێک بەقوت نییە و پایەکانی هەر لە حزەیەک بێت قابلی ڕووخاندنە باشە زۆر باشە کەواتە بێت چاوەڕی ئەوە بکەینەوە گە خوا نەخواستە شەڕ دەستی پێکردە دەبێت چاوەڕی درۆن و موشەی ئەوانە بکەینەوە لێ پرسیینەوەش ناکرێت و دەسەڵاتیان بەسەرەوانیشدا نییە واللهی بەس ئەگەرە دەڵێن ئەو ئەگەرە ئەگەر لە بزەبت ئێمە ئەزانی چۆنە جارێ باوە بڵێم ئێمە وەکو میلەتی کورد لە هەموو کە زیاتر دژی شەڕین لە برەوەی ئەو مسیبەتی ئێمە لە شەڕبینیمانە لاوانەیە کەم کەس بینی بێتی باشە بەڵام من حەزەکەم یەکشت بڵێم ینی ئەمەیان وەکو کوردێ لێ مۆرگرا نەگوەکو مەسوولی لقی چوار لە برەوەی من پێشەوەی پارتی بم کوردم باش بە قەناعەتی من واجبی ئێمەیە وەکو میلەتێک ئەگەر خوا نەکردا ئەوەی جەنابە وتی ئینشاڵڵا وا نابێ شەڕ دەستی پێکردەوە یعنی ئێمەش دانەنیشین سیرکەین ئێمە مافی داکۆچیکردنمان لە خۆمان هەیە یعنی مافی لەسەر خۆکردنەوە دیفاع حەقی ئەومان هەیە وەکو هەموو میلەتێکی تر وەکو هەموو جاکە کەسێک جا هیوادارم شەڕ دەست پێ نکاتەوە بەڵام ئەگەر دەستی پێکردەوە ئێمەش نابێ یعنی دەسەوەسان دابنیشین بەڕاستی زۆر باشە جگە لەمانە هەڵوێستی ناوخۆییش لە ناو ئێمە باش بوو خراپ نەبوو ئەمە شتێکی حزبیانە بپرسم پەیوەندیتان ئێستا لەگەڵ یەکێتی چۆنە وڵاهی ئێمە پەیوەندیمانی یعنی لەم ساتە وەختایە لەخوا بەزیابێ ینی مهم ئەزایی مهمترین شت ئەوەیە کە ئێستا ئێمەوەیشێتی لە دوو سنگەری جیاواز و دژبەیەک نین باشە حتا ئەگەر ملاحەزە و کرد بێت لەسەر ئەخیر هێرش یعنی کە کرا جەنابی سەرۆک وەزیران کە قسەی لەسەر کرد بە تاوانی جەنگ تعریفی کرد جێگرەکەشی لە سلێمانی هەمان دەستەواژی بەکارهێنا ئەمە وەکو چۆن لە ئێران پێڵن وحدەتی کەلیمەیە ئەمە کۆدەنجیە ئەمە خەبەرێکی زۆر خۆشە جا ئەوە قووەتی ئێمەیە و هەروەکو خۆت لە قسەکان تا هین ئاماژە و پێەیە لەوانەیە هەمووی نا بەڵام بەشێکی باشی ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن مووقفێکی زۆر نیشتیمانی و زۆر باشیان هەبوو بڕیار وایە تاکە کەس گەڕێ لێرە و لەوێ ئەوانەی کە خۆیان هەرزان فرۆش ئەوە تۆ یعنی من ویستم بڵێم لە تاکە کەس گەڕێ کە خۆی هەرزان فرۆش کردووە بە باشە بە دوژمنانی میلەتی کورد ئەوانە نا بەڵام بەعام وەزعەکە باشە زۆر باش ڕۆژی با بڵێن 11 مانگ ببوورە نەک ڕۆژ شەمە 11 مانگ بڕیارە پەرلەمانی عێراق بێتەوە لەسەر پرسی سەرۆک کۆمار ئەگەر بکرێ و ئەگەر کۆبوونەوە کرا ئەم کۆدەنجە دەبینەوە لەوێ ئەوە کۆدەنجەکە ئێمە کاتێک لەوێ ئەیبینین ئەو کاتەی کە ئەو کۆدەنجێ لە کوردستان ئیشی بۆ کرابێت و ڕەخسابێ ئەو کاتەی بینی کەبێ لە کوردستان ئەوە کرابێ دوایی لەوێ ڕنگ باتەوە ئەژیناگەر لێرە هیچ نەکرابێت و هەرکەس بە تەنیا بۆ خۆی یاری بکە و یعنی بچێتە ئەوێ حتمانە ئەو کۆدەنجێ نابێ جا لێرە کردوتانە بەرپرسی لەقی دڵنیا ماگاداریان دێک بابەتش واللهی من لە برەوەی من کاکۆڤان ڕاستە بەرپرسی لقم بەڵام من ئەندامی ئەو لیژنە نەنیم کە خەریکی دانووسانن لەگەڵ لایەنەکانی تر
لە ناو حزبی ئێمە یاوکۆ هەموو حزبێکی تر هەر کەسە ئیشی خۆی هەیە و یعنی ئیشی من بەڕێوەبردننی ئەم لقەیە بەڵام من دڵنیام هەواڵانی ئێمە بە هیچ جۆرە درێخی ناکەن لە مەکتەبی سیاسی. زۆر باش سپاس بۆ ئاریارسین بەرپرسی لەقی چواری پارتی لە سلێمانی کە لە سلێمانی و لەگەڵمان بووی زۆر سپاس.